بینەرên خوشتەوی سڵاف وە بن ئەف دەمێوە باش ئەس لە زیر کادانی دگەلوە دەما بوو پێشکەشکردنا خەلەکەکە دیش بەرنامێوە بەرنامەی کوردی تەوەرێ خەلەکێژی ئاین و پاراستنا ئارامیە جڤاکی پێیگەهێ ئاساییش و ئارامیە چییە ئەت ئاینیدا ڕوولێ ئاینی چیەت پاراستنا ئارامیە دەرونیدا چەوە ئارامیە ئاینی ئەت کومەڵگەهێدا بپارێزین ئەرێچەوە ئارامیە کومەڵاتی بهێتە پاراستن ڕوولێ ئاینی چییە ئەت پاراستنا ئارامیە خێزانیدا دیسان مەدوێت بپرسین ڕێنمایین ئاینی چنە بوو میدیایە ji بۆ پاراستنا ئارامیە چ جۆرە تێگەهشتنێک هەم بەر ئاینی دێ ئارامی و ئاسایشێ بەرقرارکردن چەوە پەیوەندیات ناوبەرە ئازادی و ئارامیە بشوپینین دیسان مەدوێت بپرسین پەیوەندیت ناوبەرە نان و ئازادی و ئاسایشێ چ تشتە چەوە ئەدوی سەردەمەیدا ئارامیە نیشتیمانی دیا پاراستی بیتن پرسیارە دهێنە گەنگەشەکردن ئەدوی بەرنامەیدا دیگەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر بەخێر بێ مامۆستای بەڕێز مامۆستا مە ئەدوێت بپرسین لدۆروی عنوانەی ئاین ئەت پاراستنا ئارامیە جڤاکیدا پێیگەهێ ئاسایش و ئارامیە چییە ئەت ئاینیدا ئاینی چەوە بەحسا پاراستنا ئارامیە کریە ڕاستە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان کە بڕوانیتە قورئان دەبینیت باوکی پیاغمبەران ئیبراهیم سەلامی خوای لەسەر لە سەرەتاکانەوە کە دوعایەک دەکا ڕەبی اجعل هذا البلد ئامینە کەواتە بە پلەی یەکەم کاتێک کە باسی ئەمن و ئەمان دەکرێ وەکو بڵێ شوێنێک کە ئاسایشی تێدا بێ شوێنێک ئارامی تێدا بێ ئەمە یەکێکە لەو ئەنجامانەی کە لە دوعای پێغەمبەرانەوە هاتبێ لە دوعای پێغەمبەرانەوە هاتبێ ئەو شوێنە بۆیە خوا فەرمێ سبحانه وتعالى مثلا ثم أبلغه مأمنة يعني جارێکی تر ئەو شوێنەی کە شوێنی ئەمانە پێی دەوترێ مەئمەن یا خوا سبحانه وتعالى فەرمێ لە قورئاندا ئەیجێڕێتەوە لەسەر زمانی ئەوانی دی ادخلوا في السلم كافة یا بەمانەیەکی تر بڵێ مەگە باسی ئەمن بکەینەوە ادخلوها آمنين وانە یعنی هەموو ئەم ئاەتانە پێمان دەڵێ بە پلەی یەکەم مانای ئارامی و ئەمن و ئەمان بۆ شوێنێک دێ کە تیایدا ئەمن و ئەمان و ئارامی پارێزراو بێ ئەمەش یەکێکە لە قورئاندا یەکێکە لە نیعمەتەکانی خوا یەکێکە لە نیعمەتەکانی خوددا سبحانه وتعالى دووەمیان ئەوەیە کە لە ڕاستیدا یعنی ئەمانەت لە ڕوانگەی قورئانەوە پێچەوانەی ترسە یعنی بەمانەیەکی تر بڵێ ئەمن و ئەمان ئاسایش و ئارامی نقیض ئەمانی ترسە و ئارامی فەرمێ وآمنهم من جوع من خوف وآمنهم من خوف وآمنهم من خوف معنی وایە عکسی یا پێچەوانەی ئەمن و ئەمان و ئارامی بریتە لە ترس یا بەمانە خوا سبحانه وتعالى فەرمێ لا تخف إنك من الآمنين جارێکی تر هاتی بینی ئەمن و ئەمان و ئارامی پێچەوانە وەستایەوە لەگەڵ خوفە وإذا جاءهم أمر من الأمن أو الخوف أو الخوف أذاعوا به کەواتە جارێکی تر بۆ دەرێکەوە پێچەوانەکەی ئەمن بریتە لە خەوف ئەم سێ ئاەتە و ئاەتەکانی دیکەش پێت دەڵێن وەک لە سەرەتادا دوعای پێغەمبەران ئەوە بووە شوێنەکان سەر ڕووی زەوی لە ئارامی دابژین خاڵی دووەمیشان ئەوەیە پێچەوانەی ترس بێ پێچەوانەی ترس بێ ترس لەو شوێنەدا نەبێ ترس لەو شوێنەدا نەبێ خاڵی سێم ئەوەیە کە لە قورئاندا خیانەت نەبێ لەو شوێنە خیانەت نەبێ لەو شوێنە بینی ئەمن و ئەمان و ئەوانە لەگەڵ ئەمانەت لەگەڵ ئەمانەت تێکەڵە بێن لەگەڵ ئەمانەت تێکەڵە بنەوە بۆیە خوا فەرمێ سبحانه وتعالى فإن أمن بعضكم بعضا لێرە ئەمینە بەمانای لە ئەمانەتەوە هاتوو یا مثلا ومن أهل الكتاب من إن تأمنه بدينار ومن إن تأمنه بقنطار يؤديه إليك معنی وایە ئەمانە جارێکی تر باسی یانکۆ خیانەت جی نەقیضێ ئەمانە کەواتە لێرە بۆ دەرکەوت یعنی هەموو شتەکان بە پێچەوانەکەی ئەناسرێتەوە کاتێکە شوێنێک ئارامی تێدا بێ معنی وایە ئەو شوێنە شوێنێکە شایەنە بە ژیان شوێنێک ئارامی تێدا بێ پێچەوانەکەی ئەوەیە کە ترسی تێدا نمێنێ لە حاڵەتێکی تجا خیانەت نەکرێت ئەمانەت پارێزراو بێ ئەوە بەڕاستی ئەم سێمانە جوانە بەلای کەمەوە پێمانەڵێ کە ئەوە ڕۆڵی سەرەکی هەیە ژیانیش هەر ئەوەندێ تەنانەت پەیڤ ئەلئیمانژی هەر ئەمانێ هەر وایە ڕاستە بۆیە زۆر لە فەرمودیا وتراوە يعني إيمان لا إيمان لمن لا أمان له دەستخۆش ڕۆڵی ئاینی چیە مامۆستا پاراستنا ئارامیە دەرونیدا چونکە دەرونجی شتێکی هەر سەرەکیە ژیانە ئینسانیدا ئەوە دیوی دەرەوەمان باس کرد دیوی دەرەوە ئەوەیە وڵاتت ئارام بێ شارت ئارام بێ گوندت ئارام بێ بەڵام دەڵێن ئەم ئارامیە کەسێک دروستی دەکا کە ناخی ئارام بێ
چی ئارامی دروست دەکەن مرۆڤەکان ئەگە مرۆڤەکان ناخیان ئارام بوو ئەو ئارامی دروست دەکەن جاڵن فاکتەرێت ناڕۆمیە دەرونی چنە چییە کەواتە لە ڕاستیدا ئەگە لە ڕوانگەی قورئان تەماشاکەی خوا سوبحانه وتعالى دەفەرمێ الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون لەوێ بظلم بمعنى بشركين کەواتە تەوحید و یەکتاپەرستی و ئینسان هەست بکە ببوونی خودایەکی تاک و یعنی خدا بناسی وەکو لە زۆر بەرنامە باسمان کردووە خدا ناسی و ناسینی خدای تاک باشترین هۆکارە بۆ ئەوەی مرۆڤ ناخێکی ئارام بێ بۆی ئەبینی یوسف سەلامی خوای لەسەر لە بەندیخانەدا بە کەسە بەندکراوەکانی دی دەڵێ ئەرباب متفرقون خەیر ئەم الله الواحد القهار کەواتە ئەربابی متفرقون یعنی ئینسان ئەگەر وەکو سەردەمانی پێشی چۆن نەڵێ ئیمان لە یەک کاتدا 5 بت بپەرستێ ئەوە خۆی بۆ خۆی دەرونی پەرش و بڵاو دەبێتەوە پەرش و بڵاو دەبێتەوە بۆیە خۆی یەکتاپەرستی و ناسینی خودای تاقانە و خودای تەنها یەکێکە لەو هۆکارانەی دڵی هەموو کەس ئارام دەکاتەوە ئەم هۆکارە سەرەکیە ئەمان باتەوە بۆ ئەوەی کە خۆی ینی ئیمان چییە ئەڵەن هەر کەسێک ئیمان بێنێ ئەوەیە کە دەڵێ لا إله إلا الله سەرەتا لاو إلا لا و نەفی کەواتە لا بەمانایەکی تر تۆ هەموو فرەیەک لە خوددا پەرستیدا هەموو فرەیەک لە خوددادا نەفی دەکەی ناتەوێ شتیوان نیە إلا الله هاتیوە بۆ یەکتا پەرستی جا ئەمەیەکە ینی چۆنەڵێ ورجلا فيه شركاء متشاكسون ورجلا سلما لرجل يعني حتى اگر انسان يعني وەکو چۆنەڵێ دوو کەس تەبابن لەگەڵ یەکە ئاسانترە لەوەی کە دە شەریکت هەبێ لەگەڵتە چونکە مشکلت بۆ دروست دەبێ چونکە وإن كثيرا من الخلطاء لا يبغي بعضهم على بعض گرفت دروست دەکەن بۆ یەکتر کێشە بۆ یەکتر دروست دەکەن لێرە بۆ دەرەکەوێ خەڵی دۆم ئەوەیە مرۆڤ لەم سەردەمە چۆن ئارام دەبێ ناخی ئینسانەکان ئەوەیە کە ون نەبێ خۆی بدۆزێتەوە دەڵێن چۆن خۆی بدۆزێت ون نەبێت لە چ شتێک ئەم سەردەما وەکو لە زۆر جاوتومانە سەردەمی ونبوونی مرۆڤە بۆیە دەرونی ئارام نییە چۆن ون دەبێ لە نێو زۆری شتومەکەکانە ون دەبێ زۆری شتومەکەکان وەکو گوتمان مرۆڤ ئەوەندە شت زۆرە لە دەوروبەریە کە خۆی شۆرت لیست ناکە ون دەبێت جاکە ون بوو دۆزینەوێت و ئەزانی ئێستا کوردی خۆمان شێخ عەبدولقادری گەیلانی دەناسێ مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس بە ڕەحمەت بێ هەر لەوێ تەمەنی تەواو کرد و هەر لەوێ نێژرا یعنی لە زانایانی خۆمان چۆنەڵێ دوعاکانی شێخ عەبدولقادری گەیلانیان کۆ کردەوە ئەو دوعایانیان کۆ کردەوە کرا بە کتێبێکی 200 لاپەڕێی و زانایەکی کوردی ڕۆژهەڵاتی خۆمان لە ڕۆژهەڵات کۆی کردەوە و ئەوجا وەزارەتی ئەو خافیش بۆی چاپ کرد جا مەبەستمەوە بوو لە کۆی ئەو دوعایانە دوعایەکی زۆر جوانی شێخ عەبدولقادری گەیلانی تێدایە ئەڵێ اللهم ئەفریدنی لما خەلەقتەنی لەهو بە کوردی یعنی خدایە تو هەور مرۆڤێکت کە دروست کردو مەبەستێکت هەیە ئەم مرۆڤە کارێک هەیە لەم دنیاە بەم مرۆڤە نەبێ ناکرێ یعنی ئەمت بۆ شتێکی دیاریکرا و دروست کردووە بەس گرنگە ئەم مرۆڤە خۆی بدۆزێتەوە بزانێ خدا بۆچی نردوێتی بۆچی دروستی کردووە هەر مرۆڤێکە دێتە بوون لە لای خداوە بە مەبەستێک هاتووە بەڵام ئیشی مرۆڤەکە ئەوەیە لێک بداتەوە بڵێ ئەبێ خدا منی بۆچی دروست کردبێ ئەبێ خدا منی بۆچی نردبێ ئەبێ پەیامی من چی بێ ئەبێ من چ کارێ بکەم لەم کۆمەڵگەیە ئەمڕۆ ناکرێ لەسەر من وەستاوە ئەو کات خۆت دەدۆزیتەوە اللهم ئەفریدنی لما خەلەقتەنی لەهو یعنی خدایە تاکم کەرەوە وەکو تاک پێم نیشاندا منت بۆچی دروست کردووە یارمەتیمدا خۆم بدۆزمەوە بە کوردی یارمەتیمدا خدایە خۆم بدۆزمەوە من چ کارە بم ئەمەیە مانای وایە لە ناخی مرۆڤەکاندا خدا سوبحانه وتعالى پێمان دەڵێ مرۆڤەکان بۆ ئەوەی بگەنە ئەو ئارامیەی ناخی خۆیان ئەبێ خۆیان بدۆزنەوە ناخی ئێمە چۆنە ناخی ئێمەشتی زۆر جوانی تێدایە زێڕ و گەوهەری تێدایە بەڵام لەژێر خۆڵ و گڵایە خەڵک زۆر ڕۆژی جومعان سوورەتی کەهفە خوێنێ بەس بە وردەکاریەکانی ناچێت یەکێک لە وردەکاری چییە یعنی باوکێکە کەنزێکی بەجێهێشتووە زێڕ و زیوێکی بەجێهێشتووە لە ژێر دیوارێکی ڕووخاوی گڵی قوڕا بەجێهێشتووە وەکانە تەحتەه کەنزون لەهما وەکانە تەحتەه کەنزون لەهما ئیشارەتە بۆ ئەوەی کە لە ژێر زۆر گڵ و خۆڵ و دار و پەردووی کۆنە خانوودا زێر لەوانەیە هەبێ لە ژێر ئەرزدا لەوانەیە چۆن دەڵێ کانزاکانی بە نرخ و بەها هەبن کەواتە لە ناخی ئێمەشدا ئەو شتانە هەیە لە ناخی هەموو مرۆڤێکا شتی گەورە هەیە شتی جوان هەیە گرنگ ئەوەی مرۆڤەکە خۆی بدۆزێتەوە جا ئەم خۆ دۆزینەوەیە لە ڕاستیدا بە خاڵی سێمەکرێ پەیوەندیەکی باشی لەگەڵ خوددادا هەبێ ناخی مرۆڤەکان بەچی ئارام دەبێتەوە خوددا دەفەرمێ خوددا خۆی مرۆڤی دروست کرد کە دروستی کرد خۆشی دەزانێت ناخی بەچی ئارام دەبێتەوە بەوەی کە
ئەم مرۆڤە چۆن دەڵێ هەمیشە یادی خوددا بکە یادکردنی خدایانی چی خدای لەبیر بێ لە هەڵسو کەوتەکانی خدای لەبیر بێ ئەلا بذیکری اللهی تطمئن القلوب ئەم ئیطمئنانە ئەم ئارامبوونەوەی ناخی مرۆڤەکان لە ڕێگەی ئەم جۆرە چۆن دەڵێ زیکرەوەی بەێ دیسانەوە سەمەد بپرسین چاوە ئارامیە ئاینیت کۆمەڵگەهێدا بپارێزین ئارامی ئاینی لە نێو کۆمەڵگە زۆر گرنگە بە تایبەت ئێمە زیاد لە ئاینێکمان هەیە لە هەموو دنیا وایە خۆمان لە هەرێمی کوردستانە دانمان ناوە اعترافمان کردو بەبوونی هەشت ئاین ئیدی زۆری نەی مسلمانە ئەوانی دیکە حەقە داوان اعتراف پێکریە یان ئەو حەقیوان بخووە حەقی خۆیانە بەس گرنگیکەش لەوەیە کە تۆ یاسایەک تەبێ بە ناوی یاسای ژمارە 5 ساڵی 2015 کە بە پێی یاسا دەڵێ ئەوانە بوونیان هەیە ئەجینا ئەوەی کە تۆ لێڕ بە یاسا وەکوڵە ئاعترافت پێی کردو خۆی معریفەکە هەیە بەس ئاعترافە یاساییەکە دان پێنانە قانونی دەمە زۆر گرنگە بەژنا ئێستا لە بەغدا ئەو نییە لە بەغدا ئەو نییە بۆ یبینی زۆربەی یادەکان لە هەرێمی کوردستان دەکرێتەوە ئەو گرنگێکی گەورەی تدایە ینی خوا سوبحانەهو وتعالی خۆی ڕێگەی داوە خەڵک هەر ڕێگەیەک هەڵدەبژێرێ بەڵام مرۆڤەکان ڕێگە نادەن جا ئەو ئارامی ئاینیە بەوە دەپارێزرێ کە یەکەم شت لە ڕوانگەی قورئانەوە بزانین بازنەکانی برایەتی ئینسانی بازنەکانی برایەتی ئینسانی زۆر ئینسان خۆی بەتاقی تەنیا تۆ بەتاقی تەنیا من بەتاقی تەنیا هەرکەس بەتاقی تەنیا چەق سەنتەری بازنەیەک وانە بازنە سنتەری نییە ئەو سنتەری کە بازنە هەیەی و ئەو چقی کە بازنە هەیەی ئەو مرکزی کە بازنە هەیەی ئەوە هەم منم تۆی هەر کەسێکی دیکە بە دەوری ئەوەدا خوا سوبحانەهو وتعالی دروستی کردەوە وإلى عاد أخاهم هودا وإلى ثمود أخاهم صالحا وإلى مدين أخاهم شعيبا بە پێغەمبەران دەڵێ برای نەتەوەکانی خۆیانن کەواتە ئێمە هەمومان وەکو کورد برایەتیەکی نەتەوایەتیمان هەیە ئای دوای بازنەیەکی دیکە دێت هەر بۆ تۆ کە هەرچی مسلمان بێ لەسەر دینی تۆ بێ دەڵێ إنما المؤمنون إخوة ئەوەش بازنەیەکی دی هات پێ دەوترێ بازنەی برایەتی ئیمانی بازنەی برایەتی باوەڕ الذي خلقكم من نفس واحدة خوا سبحانه وتعالى وا دەفەرمێ ئەو خودایی کە لە یەک نەفس ئێوەی دروست کردووە لەگەڵ 7 ملیارەکەی دیکەدا ئێمەی بەبێ دین و نەتەوایەتی جیاواز و دینی جیاواز ئێمەی کردبە برای ئینسانی یەکدی خوشک و برای ئینسانی یەکدی کەواتە ئەمە ئاشتیەکی ئاینی زۆر جوانمان بۆ دروست دەکات کەواتە لەم حاڵەتە هیچ ئینسانێک دوژمنی تۆ نییە هەموو ئینسانێک یا لە بازنەکانیش تێکەڵ دەبن یەکتر نابڕن تێکەڵ دەبن یەکتر نابڕن ینی لە یەک کاتدا کەسێک برای نەتەوەیتە مسلمانیشە برای ئاینیشتە ئینسانیشە برای ئینسانیتە ئەڵێ یەکێکی دیکە کورد نییە کە کورد نەبوو مسلمان بوو برای ئاینیتە و لە هەمان کاتدا برای ئینسانیتە ئەی ئەگە کورد نەبوو مسلمانیش نەبوو برای ئینسانیتە کەواتە هیچ دەزەرەوە ئێمە باز دەنەبە ئەم تێگەشتە کۆمەڵگە دەپارێزێ کۆمەڵگە بۆ ئێمە دەپارێزێ خاڵێکی دیکە هەر قورئان پێمان دەڵێ ئەم هەر کتێبێک کە خوددا نردوێتی بۆ پێغەمبەرێکی نردووە تۆ زانی ئەگەر تۆ یاداشتەکانی خۆت بنووسی هەر باسی خۆت دەکەی منش ئەگە یاداشت و مزەکەراتی خۆم بنووسم باسی خۆم دەکەم گەورەی ئەم قورئانە لەوەدایە خوا سوبحانەهو وتعالی کە دەینێرێت بۆ محەممەد درودی خوای لەسەر ینی قورئان وردەکاریەکی تێدایە مثلەن ناوی محەممەد چەند جار لە قورئان هاتووە 4 جار ناوی محەممەد لە قورئان هاتووە تەماشاکەی ناوی 25 پێغەمبەر هاتووە ناوی 25 پێغەمبەر لە قورئان هاتووە ئەم 25 تەماشایان دەکەی ئەگەر محەممەد ناوی 4 جار هاتبێ سەلامی خوای لەسەر موسا 136 جار ناوی هاتووە عیسا وەکو عیسا 25 جار هاتووە وەکو مەسیح و وەکو ئیبن و مەریەم و ئەوانش کۆکەیتەوە ئەچێ بۆ 50 بەڵام نەتیجەی دەما مستەفا هەمی پێغەمبەرە هەیت ناوچەکی داژین دەزانم مەبەستم ئەوە بوو کتێبێک مسلمان وا تێبگا مسلمان ناڵێ من مسلمانم ناڵێ من ئیمانم بە محەممەدە ناڵێ قورئان بۆ محەممەد هاتووە دەڵێن سەیری ئەو قورئانە بکە 4 جار ناوی محەممەدی هێناوە لە 25 پێغەمبەردا 17 زیاتر لە محەممەد ناوی هاتووە یەکێک بە 136 یەکێ بە 25 یەکێ بە 18 یەکێ بە 19 یەکێ بە 20 یەکێ بە 30 دەبینی ئەوە چۆنە ئادەم عیسا ئەمانە بە 25 جار ناویان هاتووە ئەو 4 جار هاتووە 4 لە پێغەمبەرانی دیکە هەر بە 4 هاتوون وەکو ئەو 4یان کەمتر لەو هاتوونە بە 3 و بە 2 هاتوونە ئەمە مانای چییە ئەمە پێت دەڵێ پێغەمبەرەکانی دیکە جێگەیان کراوەتەوە لە قورئاندا پێغەمبەرەکانی دیکەش جێگەیان کراوەتەوە لە قورئاندا ئەگەر جێگەیان نەکراباوی ئەمە ئەوەنمان نەدەناسی ئێستاکە نەمان دەناسی کەواتە ئەمە چیمان پێ دەڵێ ئەمەش جارێکی دی ئاشتی ئاینی دروست دەکە بە تایبەت ئێستا من و تۆ لە ڕۆژێکا قسە دەکەین کە بەرەو بۆنەیەک دەچین بۆنەی 25 12 یادی لەدایکبوونی عیسای سەلامی خوای لەسەر
لێرە دەبینی ئەگەر تەماشای قورئان بکەین قورئان پێمان دەڵێ ئەویش پێغەمبەر وانە جا خەڵکێک کە دوای کەوتووە چۆن هەیە مسلمانە دوای پێغەمبەر کەوتووە ناوی محەممەدیش دەبا و داعشە خەڵک سەردەبڕێ ئەوە مانای وانە بڵێن ئیسلام هەمووی وەکو داعش مسلمان هەمووی وەکو داعشە هەندێک کەسیش کە دوای عیسا کەوتون عەلەیهی سەلام ڕەنگە بە هەڵە دوای کەوتبن هەڵەیەکیان هەبێ وانە مافی تۆ نییە قسەیان پێ بڵێ مافی تەعمیمی کەی بڵێ هەموو مەسیحەکان بە غەڵەت دوای عیسا کەوتون بۆ چونکە ئەوە مافێکی ترە لەو مافانەی تۆ ئەڵێ خوا سوبحانە وتعالە پێمان دەڵێ لە قورئاندا ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم ئێوە جوێن مەدەن یعنی بەمانە هەر جوێن نییە ئێوە قسەی خراپ بە ئاینەکان و پەیڕەوکارانی ئاینەکانی دیکە مەدەن نەبادا ئەویش جوێن بە ئێوە بدە قەزم لەم بۆ نەیەدا کە یادی 25 12 دێ و یادی لە دایکبوونی مەسیحە سەلامی خوای لەسەر بەداخەوە هەندێک مامۆستای ئاینی دەسەکە بە قسەوتن بە مەسیحەکان لە کاتێکدا ئەگەر مەبەستی زانست بێ و مەبەستی ئەوە بێکە چۆن ئەم بابەتە چارەسەر کرێ لە ڕووی زانستی و چۆن ئەڵێ حوجەوە ئەبێ بە تەنیا دانیشێ لەگەڵیان ئەو قسەیە بکە ئەگەر لەسەر منبەرەوە قسەت پێوتن ئاشتی ئاینی تێک دەچێت ئاشتی ئاینی تێک دەچێت دووەم ئەوەش تێک دەچێت من ئاذا ذمیان فقط ئاذانی تۆ خۆت وتتە پێغەمبەر درودی خوای لەسەر دەفەرمی عەزیەتیان مەدەن ئایا بەمە عەزیەتیان نابێت لەسەر منبەرەوە جۆنیان پێدەی ئەوانش من ئەهل الکتابی ومنهم ئەنی مانای بەش بەشن چۆن مسلمان بەش بەشە ئەوانش بەش بەشن بەشێکیان هەیە لای داوە بەشێکیان هەیە هەڵەی کردو وەکو مسلمانەکان وەکو لەسەر منبەر نابێ ناوی خەڵک بێنی نابێ قسە بەوانش بڵێ جەمە بەستم ئەمە ئاشتی ئاینی دەپارێزێت کەواتە لە قورئان فێر بووی کە ذیکری 25 پێغەمبەر دەکرێت ئەوە ماناکەیەتی بۆیە لە ڕاستیدا ئەمامان باتەوە سەر دوای یەکی یەک دێ سەری ساڵی زاینی دێ سەری ساڵی زاینی دێ دووبارە جارێکی دی قسە و باز دەکرێتەوە لەسەر ئەم باسانە لە کاتێکدا هیچ کەس مافی ئەوەی نییە قسە بە پەیڕەوکارانی ئاینەکانی دیکە بڵێ بە پێی قورئان ئەو مافەت نییە بە پێی سونەتی پێغەمبەریش ئەو مافەت نییە لەبەر ئەوەیە زۆر گرنگە ئێمە ینی ورد ورد ئەم چەمکانە ئەوە باسکەینەوە لە ڕوانگەی قورئانەوە تەماشا بکەین جێگەی هەموو ئاینەکان لە دنیا پاراستنە ئارامیە کۆمەڵاتیە ئاینی مامۆستا دەمێکدا چاوە دێتە پاراستن ئەگەرمە چەندین تێکست هەبن ئەتتوڕاسیدا کە گوت بیتەمە دەمە هەنگێنە فەلەکێ گوێیەکێ سەلامی لێ نەکەن یان ڕێکێ تەنک ڕعاسێ بکەن یان gelek tekistên dî hana wê çendê den ke ev aramiye nemîntin. Aramî nêw komal li rûî aynîwe bewe debê ke Xuda fermûy li kullin wichetun huwe molîha. Huwe molîha. İşî eme çi ye? Festebiqul xeyrat. Kewata her kesek, her aynêk, her ayînzayek rêrewekî heye. Bew rêrewê de bo xwe derve. Erkî mirovekan çi ye? Festebiqul xeyrat. Sîbaq bikin, pêşbirçê bikin li gehîştin be çake. کەواتە ئەمە ئیشەکەی ئێبێ لەو حاڵەتە ئەگەر ئاوا بکەین ئەو کاتە من چۆن دەزانم فلان ئاین و ئاینزا باشە پەیڕەوکارەکانی لە خەمی پاراستنی ئارامی کۆمەڵگەن لە خەمی خزمەتکردنی ئینسانیەتن وانە ئێمە چۆن دەزانین ینی پەیڕەوکارانی ئاینەکان لە ئەوروپا باشن بین خزمەتی مرۆڤایەتی دەکەن ئەگەر ئەوروپا و پێشکەوتنی ئەوروپا و تێگەشتنی ئەوروپا نەبێ بۆ ئەم زانستە ئەم مرۆڤایەتی هەمووی لە دواکەوت نادەبێت بە مسلمانیش و بە هەموو ئاینەکانی دیکەشەوە کەواتە لێرە ئەوە زۆر گرنگە بزانین خوا فەرمێ سوبحانه وتعالى فهل عسيتم إن توليتم أن تفسدوا في الأرض وتقطعوا أرحامكم. کەواتە جۆرێک لە جۆرەکانی گەندەڵی لە پاڵدارایی ئەو گەندەڵی زۆرانە کە باز دەکرێت هەمووشی ڕاستە گەندەڵیەکی کۆمەڵایەتی هەیە ئەویش چییە قەتعی ئەو سیلەی ڕەحمەیە جوانە نابێت لە نێو کۆمەڵگە ڕوڵی ئاینی چیە مامۆستا پاراستنە ئارامیا خێزانیدا ئاماژەداوی چەندیش ڕاستە خێزان مەسەلەیەکی زۆر گرنگە یعنی گرنگەکەی لەوە دەرەکەوێت یەکەم کار ئەوەیە کە باوکایەتی و دایکایەتی مەسئولیەتە باوکایەتی و دایکایەتی چه جۆرە مەسئولیەتەکە ئەوەیە کە ئێستا تۆ و من هەر کەسێک تەماشای خۆیکە چێ دەستی هەیە لە هەڵبژاردننی دایک و باوکی خۆی کەس دەستی نییە ڕەنگە هەندێک بڵێن حەزمە کرد دایک و باوکی من ئینسانێکی زۆر بەرز بوونایە چاک بوونایە کەواتە بۆ ئەوەی مناڵەکان و ڕۆڵەکان شانازی بکەن بە دایک و باوکیان و دایک و باوکایەتی بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە بەری ئەوەی کە خێزان دروستکە دەبێت لە خەمی ئەوە بێ پێگەیەکی جوانی هەبێ ڕێگەیەکی جوانی هەبێ صفاتی جوانی هەبێ ئەخلاقی جوانی هەبێ بە دوای ئینسانی باشە بگەڕێ کچ بە دوای کوڕی باشە بگەڕێ کوڕ بە دوای کچی باشە بگەڕێ چونکە ئەو مناڵانەی کە دێنە بوون زۆر گوناهن بۆیە بەرپرسیارەتێکی گەورە لەسەر دایک و باوک لە هەمان کاتدا ئاشتی کۆمەڵایەتی بەوە دروست دەبێت کە باوکو دایکایەتی دوو شتی جیاوازە لە قورئان ووالدین وما ولدت دیوە ولدت دیوە لە قورئانە والیدشت دیوە وبرن بوالدتي والدتش دیوە والوالدات ئەوەت بینیوە
لە هەمان کاتیشدا ئەبوو ئیبنیشت بینیوە بله مثلەن ئەڵێ یوسف وتی إذ قال يوسف لأبيه بله ئەی بۆ ناڵێ لیوالیدی خۆ هەر لەو باوکە جدا هیچ چێت نابراوێت چەندێدا ئەمە گرنگە کە جارێکی تر ئاسایش و ئارامی نێو خێزان بله بەوە دروست دەبێت کە باوکو دایک ئەبێ هاوڕێی مناڵەکانیان بن هاوڕێ بن دیکتاتۆر نەبن بەسەریانەوە بەچی دیارە بەوەی کەوا والید و وەلد والید ئەو باوکە بۆیە پێ دەڵێن والید چونکە لە ڕووی بایۆلۆژی ئەم کوڕە ئەم کچە لەو بووە لەو دایک و باوکە بووە بۆیە والید و والیدن وانە کاتێک کە ئەڵێ ئەبوو ئیبن یعنی چی مانای وایە لە ڕووی تربیە و لە ڕووی پێگەیاندن و لە ڕووی پێدانی معریفەتەوە پێوترێ ئەب ڕووی سەقافی ڕووی سەقافی ڕووی ڕۆشنبیری بۆیە دەگوترێ هەموو ئەبێک والیدە بله بەس هەموو والیدێک ئەب نییە ینی ڕاست ئەو مناڵە لەو بووە بەس هیچ تربیەتی نادا هیچ هەر کوڕەکەی هێناوەتە بوون کچەکەی هێناوەتە بوون بەرەڵای کردو هیچ تربیەتی نادا کەواتە لەم حاڵەتە ئاسایشی نێو کۆمەلگا ئاسایشی نێو خێزان ئاسایشی نێو خێزان لێرەوە تێک دەچێت بۆیە خوا سوبحانەوە وتعالە باسی دوشتمان بۆکە هیچەنەوەیەکە یعنی جارێکی تر لە نهێنیەکانی وردەکاریەکانی سوورەتی کەهف چییە خوا سوبحانەوە وتعالە فەرمێ ئەو دوو منداڵە بۆچی کەنزەکەیان پارێزراوە لەبەر چاکەی چی وەکانە ئەبوهما صالحا بله یعنی بە صالح بوون و چاک بوونی باوچیانە ئەو چاکەیە خۆی چاک بوو چاکەکە هەر ماوە بە چاکی باوچیان خوا کەنزەکەی بۆیان پاراستووە کەواتە ئەگەر یەکێک لە جیاتی ئەوەی خەمی مناڵەکانی بێ و ئاسایشی ئارامی خێزانەکەی بپارێزیە بیاوێ دوای مردنیشی بله خێزانی پارێزراوە بێ بە خۆی صالح بێ بۆ ئەوەی مناڵەکانیشی صالح بن اینجا پێغەمبەر فەرمووی ئیذا مات ابن آدم ئەگە ئینسان وفاتی کرد ئیشەکانی قەتع بێت چییە وولد صالح يدعو له مناڵێک کوڕێکی کچێکی صالحی هەیە کە دوعای بۆکەن ئەمە لە پای ئەوەیە کە خوا فەرمووی سەنەکتب ما قدموا وآثارهم باوکو دایکایەتی خوا فەرمووی سبحانه وتعالى ئێوە کە ئەمرن لە دوای خۆشتان کۆمەڵە صفات و کۆمەڵە قسە و باس و کتێبێکتان بەجێ هێشتووە باش بێ هەر باشەتان بۆ ئەنووسرێ خراپ بێ هەر خراپەتان بۆ دێ خۆگەرێکی قسەی بەجێ نێشت بێ باش و خراپ کتێبی مناڵی بەجێهێشتووە بله ئەو مناڵانە هەر تاوان و جەریمەیە بکەن بەشی باوکانی تای هەر چاکەیەکیش بکەن بەشی باوک اینجا لێرە بۆ دەرکەوت باوکایەتی و دایکایەتی چەند گرانە ئەو بۆیە ئاسایشی خێزان و ئارامی قرآنجی تەکەزێت کەتەوێ چەندی مامۆستا ئینا نحن نحيي الموتى ونكتب ما قدموا وآثارهم کەواتە ئەوەرچێکی گرنگێک زۆر پاشخۆ بهێلی مامۆستا دیسان مەدوێت بزانین یعنی ئەف دایک و باوکاتیا جەنابێتە ئاماژە پێدای کە دەوێت سەر بنەمای هەڤالینیە و دووستاتی دگەل زاروکە بیتن ئەری مامۆستا کۆمەلگاما کوردی مەدوێت بذات بەحسی کۆمەلگا خۆ کوردی بکەین ئەری چەند شیایە ڕووی دینی ببیت یان ڕۆیەکی گشتی ببیتن ئەت ئاستێ vê پەیامێدا بیتن زۆر گرنگە چونکە ئەمان باتەوە سەر ئەو پەیوەندی کە گوتم ینی باوکایەتی و دایکایەتی خێزان لە خۆ باسی دەوڵەت هیچ نهاتوە لە قورئاندا بەو مانە زۆری کە هەبێ بله ینی چەند ئێرشاداتی و ڕێنماییەکە بەس باسی خێزان زۆر هاتووە ینی إنما أموالكم وأولادكم عدو لكم فاحذروا يعني بۆچی چۆن مناڵ دەبێ بە عەدوو ئەوەیە کە تۆ دەیهێنیتە بوون بەرەڵای دەکەی پەروەردەی ناکەی دوای ئەو کارانی ئەو دەیکا وەک دەڵێ ئەوەی منداڵی خۆم پێم دەکا دوژمن پێی نەکردوم بۆچی چونکە تاوان دەکا کاری خراپ دەکا کاری قێزەون دەکا کەواتە لە نێو خێزانێکدا بۆ ئەوەی ئارامی پارێزراو بێ دەبێت کچەکان و کوڕەکان و دایکەکە و باوکەکە هەموو پێکەوە تەبابن پەیوەندیان لەگەڵێکا پەیوەندی دۆستایەتی و برادەری بێ وەکو باسم کرد پێغەمبەران ومان پێ دەڵێ مەسەلەن هەتا لەوە زیاتریش لە باسی یا ئەبەتی گەورەتر لە ئەب یعنی چی وچڵێ باوکە هەست بە نزیکیەکی زیاتریشەکەن کەواتە قورئان پێمانەڵێ پەیوەندی نێوان نەوەکان و باوک و دایک چەند دەبێت پەیوەندی بەڵام مامۆستا لێرە دەرهاوێشتێکی سلبی ژی نییە ئەگەر باوک یان دایک یان برا گەورە فۆکسەکە زۆر پێختە سەر زاروکی خۆ ئازادیەت وی لێ بستینیت کە هەست هەبوو ناخونەکەتەن سانسور کەویتە سەر ئەبێ ئەوە نەبێت ئەو قسەیەمان بۆ ئەوە بوو کە باوک و دایک نەڵێن ئێمە والیدین نەڵێن تۆ لە من نەبووی بەڵێ دەیتر ئەبێت چی موت بە قسەم بکەی ئەوە هەڵەیەکی گەورەیە ئەنتەوە ماڵوکە لی ئەبیکە چی دەکەین نەشتا ئەوە باسێکی چۆن ئەڵێ ینی پەیوەندی ئەوەیە کە خۆ کەس حاشا لە باوکی خۆی نابێ بکە بەێ نابێت کەس حاشا لە باوکی خۆی بکە باز لەوەیە کە پێغەمبەر درودی خۆی لەسەر چۆن بووە لەگەڵ منداڵەکانی چۆن بۆ لەگەڵ کچەکەی خۆیدا چۆن بۆ لەگەڵ چۆنەڵێ کچە زاکانی خۆیدا هەموو ئەمانە بەڵگەن بۆ ئەوەی کە باس لەوە بکەین ئاسایشی نێو خێزان ئاسایشی نێو عائیلە ئارامی نێو خێزان بەوە دێتە پاراستن کە پەیوەندیان پەیوەندی دۆستایەتی بێ پەیوەندی دڵکرانەوە بێ بۆ یەکتر نەهێڵی مناڵەکانت نهێنیەکانی خۆیان لای خەڵک بڵێن
بادڵیان بۆ تۆ بکەن دەستخۆش دەبێ بهێن ڤدانە کات مامۆستا زەفرێن فلای جانەبێتە بینەرێن بەڕێز پشتیوێ بهێن ڤدانێ و دێت خزمەتەوە دابین. تەماشاوانên بەڕێز دووبارە سلااف وەبن گەلوەدانیا بۆ پتر گەنگەشەکردن سەر vî بابەتی ئاین بۆ پاراستنا ئارامیە civakî. مەدوێت بپرسیل مامۆستای بەڕێز ڕێنمایین ئاینی چنە مامۆستا بۆ میدیایە ji بۆ پاراستنا ئارامیە. ئاین ڕێنمایی بە هەموو سێکتەرەکانی ژیان دەدا. بەێ یەکێ لەو سێکتەرانە ئەم باسی ئەمڕۆ پیاڵێن میدیا و عربی پێوتراوە ئیعلام و ئیدی بەم شێوازە بە کوردیاران ڕاگەیاندن و قەدیم ئەم ناوانە ڕەنگە نەبوو بێ بەڵام ئاماژە قورئانیەکان یەکەم شت ئەڵێ هەر کەس میدیا قسە دەکە میدیا دەنووسێ میدیا وێنەت پێنیشان دەدا میدیا ڤیددیۆت پێنیشان دەدا یەکەم کارێک کە پێن دەڵێ درۆمەک درۆمە خۆت لە فەرمودەیە دیوتە دەڵێکی دەڵێ مسلمان ئەشێ ئەشێ مسلمان تووشی کاری بەد ڕەوشتی بێ ئەشێ مسلمان تووشی ڕەزیل بێ بەس نابێت درۆ بکە وانە کەچی ئەوانەی تریان لا گەورەیە درۆیان لە ئاسانە درۆ نابێت جای بگوتمان ینی یەکێک لە ناوەکانی سەحافە وتمان پێڵێن میرەر بە کوردی دەڵێن ئاوێنە عەرەب دەڵێ میرئاتە سەحافە ئەو میرئاتەش نەوعی هەیە جۆری هەیە جوانە وتمان هەندێک میرئات هەیە بچوو گەورە دەکە ئەوە درۆکە بەڵام دروێ پێوە هەیە مامۆستا بزانی چ درۆ ڕاستە ورد دەرەکەوێت مەسەلەن ئاوێنەمان هەیە گەورە بچووک دەکە هەواڵەکە گەورەی بچووکی عینەن هەر درۆێ یان هەشتێکی ئاوێنەمان هەیە تەشویه دەکە وێنەکە تێک دەدا وانە ئەوش هەر درۆ دەکە وانە کەواتە ئێمە دەچینە بەردەمی ئاوێنەیەک کە ڕاستەقینە خۆمان پێنیشان بدا و عیبەکانی خۆمان پێنیشاندات دەیکڕین بە پارە دەیکڕین بە پارە ێ بەمانایەکی تر پێت بڵێم یەکێک نەخۆشە نازانێن عیبەکەی لەکوێیە دەچێت بۆ دکتۆر پارە دەدا دەڵێ سۆنارم بۆ بکە یعنی چی ینی ئەو شتم بۆ بدۆزۆرە کە نادۆزرێتەوە بە پاری خۆت دەگەڕی سۆنات پارە دەدەی وانە ئەمە مانای چیە مانای وایە وڵاتانی دنیا بۆیە دامی میدیا و ئیعلام و ئەوە دەکەن بۆ ئەوەی ڕاستیەکانیان پێ بڵێن دەڵێ هەندێک ڕاستی هەیە لە حکوومەت وونە ئێوە پێمان بڵێن بۆیە پێ دەڵێن دەسەڵاتی چوارم پێ دەڵێن دەسەڵاتی چوارم لەبەر ئەوە ئاین یەکەم خاڵێک بەمە بە هەر کەسێک کە قسە دەکات دەڵێ هەڵە لەوانەیە بکەی بەس درۆمەکە ئەنی درۆمەکە کاتێکە هەواڵەکان دەجێڕیتەوە خاڵی دوم من حسن ئیسلام المرء تركه ما لا يعنيه يعني یەکێک لەو کارانی تر چییە ئەوەیە کە تدخل لە هەندێک بوار نەکی کە هی تۆ نیە سەقسەیەک هەیە زۆر مهمە ینی ئەوروپا ئێمە لەوان فێرە بین شتەکانی بواری میدیایی و ئەم زانستە تازانە لە ئەوروپا فێر دەبین لە ئەوروپا دەڵێ کەسێک ناوی نەزیرە هیچ پۆستێکی حکومیت نییە تۆ نەوەزیری نە پەرلەمانتاری هەر کەسێ ناوت بێنێ هەر کەسێ ناوی من بێنێ مە پۆستمان نییە ناوی هەر هاوڵاتیەک بێنێ بۆ تێش کاتی لێکەی تۆ ئیدی تێدادگە قەرەبوو وەرەگریتەوە سزایەدەن بەس کاتێک کە پۆستت هەیە لەبەر پۆستەکەت سەحافە مافی ئەوەی هەیە بگەڕێ بزانێت تۆ چی سەرفەکەی مافی ئەوەی هەیە دواتکەوێ بزانین لە سۆپەرمارکێتێک چی ئەکڕی و مانگانە چەند سەرفەکەی ئەوان هەمووی وردەکاریە بۆ دەڵێن بۆی بزانین موچەکەی چەندە و چی دەخوا و چۆن سەرف دەکە بۆ سیارەی گۆڕی بۆ شوقەی گۆڕی بۆچی خانووی گۆڕی چونکە لە پۆستە کە لە پۆست نەبوو ناتوانانی ئەو مافەت نامێنێ لای ئێمە سەحافە فەرقی ئەوە ناکە زۆر تەدەخل لە ژیانی هەموو کەس دەکە مەبەستە بۆرێت تەشیری چ ڕەنگێکی سەحاوی نییە ئەبڵێ مافی ئەوەی نییە مافی بە دوواداچوونت هەیە بۆ ژیانی ئەو کەسانی کە لە پۆستی گشتین لە پۆستی گشتی دەرچوو مافەکەت نامێنێ ئەوەش ینی ڕێنماییەکی زۆر وردە لە ڕوانگەی سنەتی پێغەمبەر و درودی خوای لەسەر دەست دەکەوێت خاڵێکی دیکەوەیەکە ینی هەر دۆسیەیە کە میدیا دەیکاتەوە پێی دەڵێن دۆسیە مەلەفێکە دۆسیەیەکە دەکرێتەوە دەبێت دابخرێ تۆ لە میدیا چەند دۆسیەت دیوە دەڵێن فلانە کەس تاوانێکی وای کرد منداڵێکی ئاوا کوشت و ئەوە دوای دۆسیەکە کۆتاییەکەی دیار نییە ئەوە هانی خەڵک دەدا ئیشە خراپەکە بکات و کەسەکەش بە سزا نەگەیشتووە ئەگەر پشتی 10 ساڵیش دۆزرایەوە چی ئەو تاوانی کردو دەبێت بیتەوە ڕەبتی کەیتەوە بە حادیسەکە بڵێ 5 ساڵ لەمەوە بەرگوتمان فلانە کەسێ وای کرد ئەوە فلانە کەس بوو دۆزرایەوە اینجا دەڵێ دۆسیەکە داخرە بۆ ئەوەی کۆمەلگە ئارام بێ بۆی کۆمەلگە نەترسێ بۆی کۆمەلگە نەڵێ دز و جەردە ئەوەندە بەدەسەڵاتن چەند مەلەفەیە دانەخراوە بەدانەخراوی ماوەتەوە ئەبێ دابخرێتەوە
ئەمەش کۆتایی هێنانە بەو عەدالەتەی خوا سوبحانەهو وتەعالە کە هەیەی لە ڕوانگەی قورئانەوە پێمان دەڵێ هەموو دۆستیەکان لە دنیا یەکلا نابنەوە بەڵام لە قیامەت یەکلا دەبێتەوە. خوا ڕێنمایی هەیە بۆ ئەم بوارە بۆ قسەکردن کە دەبێ خوا سوبحانەهو وتەعالە دەفەرمێ مثلەن لەسەر زمانی لوقمانەوە وەقسد فی مەشیکە، یعنی کە تۆ دەڕووی خۆ نابێ هەر ملبنی بە سەحراوە بە شوێنێکەوە بڕۆی، ئەبێ مەبەستێک هەبێ لە چوونەکەت، ئەبێ مەبەستێک هەبێ لەم بەرنامەیە، ئەبێ مەبەستێک هەبێ لە قسەیە کە دەنووسرێ لە وێنەیە کە پیشان دەدرێ، مەبەستێک دەبێت دیاری بێ. ئەگە مەبەستەکە دیار نەبوو هەیە پێی دەوترێ خولانەوە بە دەوری خۆدا. جەمە زۆرێک لە میدیاکانمان هەر بە دەوری خۆی دەخولێتەوە، دەڵێن بۆ ئەوەی بەرەو پێشچوون هەبێ ئۆتۆمبیلەکەت چۆن بەرەو پێش دەچێتەوە، تۆ تایەکانی دەخولێنیتەوە بە بەردەوامی تایەکانی بە دەوری خۆی دەخولێتەوە، پێی دەڵێن ڕۆتین. بەس خولانەوەی تایەکان ئەبێتە مایی بەرەو پێشچوونەکە. ئەو بوو پێشچوونەکە قیمەتێ دەتەوێت ئەگەر ئۆتۆمبیلێک هەر لە جێ خۆی تایەکەی بخولێتەوە چ پێ دەڵێن، یعنی ئەوە هیچی نەکردووە. بە هەمان شێوە هەندێک شتێ بە دەوری خۆی بەستونی دەخولێتەوە، ڕۆکێتەکان بۆی دەچێتە ئاسمان، دەچێتە ئاسمان و دەردەچێت. خۆ فیشەک چۆن دەتەقێت لە نێو لولەکەدا دەخولێتەوە بۆ خولانەوەی دەردەچێت. کەواتە نابێ خولانەوە هەر بۆ خولانەوە بێ، نابێ هەواڵ بۆ هەواڵ بێ، ئەبێ بۆ بەرەو پێشچوون بێ یا بۆ بڵندبوون بێ، یا بۆ کۆمەڵگە بەرەو پێش بەرێ یا کۆمەڵگە بەرەو سەرەوە بەرێتەوە. مانە هەمووی وردەکارین لەو بابەتانە. خاڵی کۆتاییم لەمە ئەوەیە کە بەڕاستی ئەو بەرپرسیارەتێکەوە لە ڕوانگەی قورئان و پێغەمبەر درودی خوای لەسەر پێشترە فەرمێ من کان یؤمن بالله واليوم الآخر، بە کوردی هەر کەسێ بڕوای بە خوا بە ڕۆژی دوایی هیچی بکە، فليقل خيرا ئەو لێسم یا قسەی چاکت پێ بیکە. ئەگەر قسەی چاکت پێ نییە بێدەنگی باشترە لە وتنی قسەی درۆ، بێدەنگی باشترە لە درۆ، بێدەنگی باشتر لە قسەی خراپ. یعنی چی؟ قسەی خراپ یعنی درۆ. لە ئەنجامدا ئەمە پێمان دەڵێت تا ئەو شوێنە بۆیە خۆ سەحافە لە ئەوروپا زۆر هەیە، هەر نایانێ پڕیکەنەوە، بە دوای هەواڵی ڕاستە ئەگەڕێن، بە دوای هەواڵی ڕاستەقینەدا دەگەڕێن. ئەمەش ڕێنماییەکی ئاینیە. هەر ئەمەیە بزانە خوا سوبحانەهو وتەعالە لە سوورەتی ئەلقەلەم، سوورەتی ئەلقەلەم سوورەتێک بە ناوی پێنووس فەرمێ نون والقەلەمی وما يسترون، یعنی لە بینی نون و وما يسترون. يسترون خۆ دیارە سەترە، یعنی دێر، ئەو دێڕێکە ڕۆژنامەنووسێ دەینووسێ. خۆ ئەو هەموو دێڕێی کە دەینووسێ و کتێبێکیشی پێکات چەندێکە نووسێ بنووسێ لە چی پێکاتووە؟ نون، لە حرفە. یعنی ئەم حرفانەیە ئەچنە پاڵ یەک دەبنە دێر، لە ڕێگەی چیەوە؟ لە ڕێگەی پێنووسەوە. ئەو شتێک پێی دەنووسی جایتر لاپتۆپێکە یاخود پێنووسێکی وەکو جارانە قڵەمێکە پێی دەنووسی. ئەمە نون والقەلەمی وما يسترون، یعنی وەکو چۆڵێکێکە لە شتە سوێند پێخوراوەکان کە خوددا بە پیرۆزی دەزانێ. حرف پیرۆزە لای خوددا، سەتر پیرۆزە لای خوددا، قەلەم پیرۆزە لای خوددا. دەبێ ئەوەش کە پێی دێتە نووسی ئەو پیرۆزەی خۆی لە دەست نەدا. ئەمە هەموو ڕێنمایی ئاینی. تە بەحسەوەی چەندێک مامۆستا کە میدیات دەبێتن ببیتە ئاوێنە و قودیکەکە حەقیقی بۆ بینەری. بەڵام مامۆستا هەندێک حەقیقەت هەیە ڕەنگە زەرەڕاوی مەستەر بیدەن وێ چەندی کە تو ببێژی. ئاەت وی دەمەی دامشین وێ حەقیقەتی نەبێژین. ئەوەیە کە وتی فەلیەقول خەیرەن ئەو لیەسموت، دەڵێ تۆ چاکە ڕاستیەکان هەمووی بڵێ. بەێ ئەگەر نەتوانی بێدەنگی باشترە لە وتنی ناحەقی. جوانە دەست خۆش مامۆستا دیسان مادوێت بپرسین مامۆستا چ جوورە تێگەشتنێک هەمبەر ئاینی دی ئارامی و ئاسایشێ پارێزیتە ناوە جڤاکیدا. تێگەشتن بۆ ئاین زۆرە. باشترین تێگەشتنێک ئێمە دیاری ناکەین. خوا سوبحانەهو وتەعالە خۆی دیاری کردووە، فەرمووی لكل جعلنا منكم شرعة ومنهاجا. شرعەت چیە و منهاج چیە؟ شرعەت دەکاڵێ شەریعەتە. زۆرجار بەداخەوە زۆرێک لە ئیسلامیەکان بەگشتی یان مسلمانان بەگشتی دەڵێن ئێمە شەریعەتمان دەوێت. دوای ڕوو ئەڵێ کاکە شەریعەت یعنی چی؟ ورد وەرەچێتەوە سێرەکەی بۆ سێشت. ئەڵێ ئەم ئەهلی کتاب و نازانم ئەدیانەکانی تر ئاوا لێ بکرێ و قەمعیان بکەیت و نێڵی هیچ ئازادیەکیان هەبێ و ئاوا و جلی پرتەقاڵیان لەبەرکەیت و ئەچنەوە بۆ ئەو فقە ئەوە یەک. دوو ژن ئەبێ ئاوا بێ و ئاها بێ و ئاها بێ کۆمەڵە مەرجێک لە لای ئافرەتانەوە. ئەگەر لێ اینجا لەم لاشەوە کۆمەڵێک حەد و حدود دەستی فلان ببڕین و قاچی فلان ببڕین و ئەوە یەکسەر شەریعەت ئەمەیە. چەند ناشرین بوو لە کاتێکا وشەی شەریعەت ورد ئەبێتەوە بۆ طریقە ئەچە بۆ وشەی شەریعە لە قورئانە هەیە وەکو شایع و وەکو ڕێگە پانەکە و اینجا لەوێ دەڕواتەوە جارێکی تر بۆ طریق لە قورئانە باس کراوە، اینجا لەوێ ئەچێ بۆ فەج و اینجا لەوێ ئەچێ بۆ منهاج بە معنای نهج. یعنی ورد دەبێتەوە تاوای لێ دێ هەر کەس بە جۆرێک لی تێدەگا. هەر واشە ئێستا کە هەر کەس بە جۆرێک لی تێدەگا. بەڵام دوجار ئیمامی ڕازی لە تەفسیرا دەڵێ وشەی شەریعەت لە چیەوە هاتوو؟ دەڵێ ئەگەر وتت شەریعەتم ئەوێ
ئەگەوتیان شریعەت یعنی چی بڵێ یعنی یەکسانکردنی مرۆڤەکان لە بەردەمی یاسا وەکو یەک بله ئەڵێ کە قەولنا کە دەڵێن الناس في هذا الأمر شرع خەڵکی لەم کارەدا شرع يعني چی ئەی سەواء يعني وەک یەکن يعني بەڵام کە کەسێت ئاینی هاروکارن گەل ئاخفتنەوەی بەڵێ بۆچی لەبەر ئەوەی کە یەک یاسات هەیە ئەو یاسایە بۆ هەمان وەکو یەکە تێگەشتنی ئاینی جە لێرە گرفتێ دروست دەبێت لێرە گرفت دروست دەبێت دەڵێن بۆچی خودی ینی چۆن دەڵێ ینی فەرمودەیەک ناکرێ بە ئیشی پێ بکرێت چونکە فەرمودەیەتر لەو لاوە هەیە پێچەوانە دەرەچێت ئاین فرە تێگەیشتنە چۆن دەتوانین کاری پێ بکەین دوای ئەوەی ئەو کۆمەڵگەیە لەو سنووری خۆیان بڕیار دەدەن کامی هەڵدەبژێرن کام تێگەشتن هەڵدەبژێرن کە بوو بە یاسا ئیدی یاساکە بۆ هەمووان سەر نمونەت خۆت دەزانی ئێستا بچیتە سەر بۆ نمونە بڕۆتە سەر هەر بابەتێک لە بابەتەکان نەک ڕەئیەک 50 ڕەئی دەدۆزیتەوە بۆیە دەڵێن ئیشی پێ ناکرێ بە فقه خۆ لە زمانی قەدیم چۆن ئیشان پێ کردو سەلاح الدین ئەیوبی هاتۆ گوتوێتی ڕێی دەوڵەتی ئەیوبی لەم بابەتە ئەمە پیادە دەکەین دەوڵەتی عوسمانی گوتوێتی ڕێی ئێمە لەم بابەتە ئەوە پیادە دەکەین کەمە بەستە هەمی سەردەمەکەوێت فەقیهێت خۆ هەبن ئەوە مەسەلە اینجا لەم سەردەمە فەقیهی ئێمە چییە پەرلەمانە پەرلەمان اینجا ئەگە پەرلەمان زەعیفە ئەبێ کەسی بە قۆتی تێ بکەین کەسی ئازای تێبەری لێرەوە دەستەکەوێ ئەبێ بڵێ خەڵچینە ئەی گەل ئەی ئەو خەڵکەی کەوا پێتان وایە شەرعی خوا جوانە ئەم شەرعە قسەی زۆر تیاکراوە دەیان تەفسیر سەدان تەفسیر هەیە سەدان کتێبی فەرموودە هەیە ئەتانەوێت جوانترینی پیادە بکرێ بڵێ چۆن پیادە ئەکرێ پەرلەمان بڕیارەدا پەرلەمان چیە نوێنەری ئێوەیە کەواتە نوێنەری باش هەڵبژێرن بۆ پەرلەمان نوێنەری چاک هەڵبژێرن بۆ پەرلەمان تاوەکو باشترینی نێو ئەم قسانەتان بۆ بکە بە یاسا کە بوو بە یاسا لە بەردەمی ئەو یاسایە وەکو یەک دەبی جا لێرەوەیە کە بۆ دەرەکەوێ خەڵک حەقێتی پرسیارە زۆر دەکات دەڵێ کاکە بەدین من قسە بە کامی ئیش بکەم دەڵێن بەویان کە کۆمەڵگە ئیجماعی لەسەر دەکات ئیجماعی کۆمەڵگەی کوردستانی پەرلەمانەکەیەتی پەرلەمانەکەی ئەوی کرد بە یاسا دوێنێ پێرە مەسەرەن یاسای لێبوردنی گشتی دەرکردو یاسای لێبوردنی گشتی لە چۆ دێنێ دەچێتەوە بۆ پێشتر دەچێتەوە بۆ عورفی کۆمەڵگە دەچێتەوە بۆ ئاەتێک دەچێتەوە بۆ فەرمودەیەک دەچێتەوە بۆ سیرەتێک هەموو ئەوانیان کۆ کردوێتەوە دوای شتێک دەردەچێ پێ دەگوترێ یاسای لێبوردنی گشتی بۆ نمون هەموو یاساکانی دیکە بۆ شێوازە دێتەوە کەواتە ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ تەماشاکردنی مرۆڤەکان بە یەکسانی مرۆڤەکان تەماشاکردنیان بە یەکسانی و وەستانیان لە بەردەمی یەک یاسادا وەکو یەک ئەمە پێی دەگوترێ شەریعەت نەمەمانایت دەست بڕینی خەڵک و قۆڵبڕینی خەڵکۆمان جامە لە ڕاستیدا تێگەشتێکی جوان بۆ ئاین ئەوەیە کە تەماشای پێغەمبەرەکان کەی پێغەمبەرەکان هەمووی خزمەتی مرۆڤایەتیان کردو نوح چی بۆ ئێمە کرد نەوایەکی ئارام هەتا وشەی نەوا هەر نوحەکەیە نەوایەکی ئارامی بۆ ئەم بەشەریەتە دۆزیەوە و لە جوودیەکەی ئێمە دابەزی و نەوایەکی ئارامی بۆ مرۆڤایەتی دۆزیەوە و ئێمەی کوردستانی کرد بە سنتەری دیموگرافی ئیبراهیم چی کرد بتەکانی شکان بۆ ئەوەی خەڵک عەقلی بکاتەوە هۆشی بکاتەوە بە دوای شتی جامید و بە دوای شتی چەقبەست و دەقبەست و ئەو شتانە نەچێت ئیسا عەلەیهی سەلام کە لە دایکە بێ و چۆنەڵێ بە شێوازێکی زۆر جیاواز و لە هەمان کاتیشدا مردوو زیندووە کاتەوە ینی چی پێمانەڵێ دڵێکی زۆر ئەمڕۆ مردووە پێویستی بە زیندووکردنەوەیە موسا چۆن خزمەتی ئینسانیەتی کرد گوتی زۆرێک لە شتەکان چاوبەستکردنی ئێوەی و سحرە سحرێک بەمانای چی بەمانای ئەوەی کە شتەکان وەک خۆی نابینن شتەکان وەک خۆی ببینن تووشی هەڵا نابن مەبەستم لە هەموو ئەم قسانە چی دیە محەممەد عەلەیهی سەلات وەسەلام هات یعنی چی خاتەمی نەبیین یعنی کە ئەڵەی دوا پێغەمبەرە و دوای ئەو پێغەمبەرێکی دینایە وتی ئیدی ئێوە پێگەیشتن ئیدی ئێوە تێگەیشتن ئیدی ئێوە عەقلی خۆتان بخەنە کار دەتوانن لە دنیا پێشکەون ئەمە تێگەشتێکی جوانە بۆ ئاین بەێ مامۆستەمە دوو چەمکن گرنگ کە نەوژی ئازادی و ئارامی ئەرێ چاوە مامۆستا پەیوەندیت ناوبەرە وان هەردوو چەمکادا بشوپین و سیر بکەین سەیری قورئانکە لە قورئاندا تەماشاکەی ئەگەر ئەرزێک دروست نەکرێ مرۆڤی بۆ دائەبەزێنرێ نا سەیری قورئان ناکەی قلنا اهبطوا جميعا بۆ چۆ دابەزێ ئادەم ئەبێ بچێ بۆ ئەرز وانە بڵێ ئەبێ ئەرزێک لەسەرەوە بخۆرەوە ینی جاری واشەیە بە تەنیشت شو ئەبێ ینی مەبەستمەوە بوو ینی ئایا ئەرزەکە حازر کراوە یان نا ئەبێ ئەرزێک حازر کرابێ یعنی تۆ خانوویەک دروستەکەی اینجا ماڵەکە دێنە ناوی خەڵکێک لەسەر ئەرزەکەدا نەنیشتووە خانووی لەسەر دروستکەن مانای وایە لە ڕوانگەی قورئانەوە کە زەمین دروستە بێ و ئەم هەسارەیە دروست دەبێ و چۆن دەڵێ گەردوون و بوونەوە دروست دەبێ لەسەر چ بنەمایە ما ترى في خلق الرحمن من تفاوت کەواتە لەسەر نیظام دروست بووە کەواتە بەری دروستکردنی ئینسان بوونەوەرێک دروست بووە لەسەر بنەمای
نظام سیستەمێک تێک بچێت هەموو دنیا ولن تووشی تجد فەوزا دێت. لسنة الله تبديلا. فەوزا بۆی فەوزا دروست نەبێ سیستەمێک خوا دروستی دەکات پشتی ئەوە چی دەبێ ئینسان دروست دەبێ ئینسان بکاتە لەگەڵ دروستبوونی ئینسانش حڕیەتەکەی و ئازادیەکەی دروست دەبێ بله کەواتە دوانەیەک کە بە دوای یەکەوە دێن یەکسەر بوونەوەرێک لەسەر بنەمای سیستەم و نظام و دوور لە فەوزا دروست دەبێ اینجا ئینسانێک لەگەڵ ئازادیەکەی خۆیدا دروست دەبێ بله. ئازادی منەتی کەس نییە کەس بە تۆی نەداوە کەس بە منی نەداوە آزادی برهمی آرامیان آرامی برهمی آزادی ئەنج لێر ئەمە ئەباسەکەیە کەواتە ئەم دوانەیە بە یەکەوە دێن بە دوای یەکدا خدا بوونەوەرێک لەسەر سیستەمێک و نظامێک دروست دەکات دوور لە فەوزا اینجا ئینسانێکیش بە ئازادیەکەی خۆیەوە دێ کەواتە ئەلێرەدا باسی چی دێ باسی ئازادی و باسی ئارامی دێ ئەمە ئازادی و ئارامیە لەوە سەرچاوە دەگرێت کە لە ڕاستیدا ئازادیەکەی ئینسان ئەبێ پارێزراو بێ بە بەردەوامی لە هەمان کاتیشدا ئەبێ سیستەمەکە و ئەو نظامی کەونی لەسەر دروستکراوە پارێزراو بێ کەواتە ئەمە چۆ ئەم دوو پێشەکیە قورئانیە ورد هات بوو بە قسەیەکی مرۆیی بوو بە قسەیەکی ئینسانی کە دەڵێن ئازادی تۆ ئازادی بۆ هەمووشت ئازادی تۆ لەوێ کۆتایی پێدێ کە ئازادی کۆمەڵگە دەست پێ دەکە تۆ ئازادیش یەکسانە بە بەرپرسیارەتی ئازادی ڕێگەی ئەوەت پێ نادا ماڵی من وێرانکە ئازادیش ڕێگە بە من نادا ماڵی تۆ وێرانکە ئازادیش ڕێگە بە هەردووکمان نادا ماڵی گشتی وێرانکەی ماڵی گشتی وێرانکەین چونکە دوجار ئەم ئازادیە خۆی لە خۆیدا یەکسانە بە بەرپرسیارەتی بینی تۆ ئێمە ئەگەر بێت و ینی ئەگەر بێت و ئاژەڵی ئەسپی هەر کەسێک وانە بچێتە نێو لە وەرگایەکەەوە زیان بگەێنێ ئێمە ئەسپەکە ئەهێنین دارکاری بکەین دارکاری ناکەین شتیوات بینیوە نایکەین چونکە هیچ تێناگەل لە باسی ئازادی بەرپرسیارەتیە دێن یەخەیکی ئەگرین یەخەی خاوەنەکەی ئەگرین قەت کەس هاتووە سیارەیەک مخالەفە بکە یەخەی سیارەکە بگرن و بەدار لە ئۆتۆمبیلەکەی بدەن و لێدەن بڵێن ئۆتۆمبیل تۆ بۆ ئەوەی کە دێتە غەرامەکردن شۆفێرەکەیەتی بەڵکە شۆفێرەکەی ئەو دەجوڵێنێتەوە کەواتە لێرەوە خوددا پێمان دەڵێ مرۆڤ ئازادیەکەی بەرپرسیارەتی لەگەڵە جیاوازە لە گیاندارەکانی دیکە جیاوازە لە مادەکانی دیکەی سەر ڕووی زەوی کەواتە ئەمە لە ڕاستیدا ئەم سیستەمە بوونەوەریە یەکەم لەسەر چۆنەڵێ نظام دروست بووە دوور لە فەوزا ئینسانیش دروست بووە لەگەڵ ئازادیەکەی خۆیدا ئازادیەکەشی بەرپرسیارێت ئەم ئازادیە کاتێک ئارامی دروست دەکا بە پێی یاسابێ وەکو گوتمان کەی ئارامی دروست دەبێت لە شەقامدا کاتێک کە هەمومان بەپێی ترافیک لایتەکە بجوڵینەوە ترافیک لای چییە؟ ترافیک لایت ئەو ڕێسا و یاسایە کە خۆمان بۆ خۆمان داماننا تاوەکو لە چوارڕیانەکاندا بە ئاسانی بزانین هەر دقەیەک نۆرەی کام ڕێگەیە بڕێ دیف هاوکێشە جانەبێت تەماژە پێدای مامۆستا بەسی چەمکی ئازادیە و ئارامیە مەدوێت بزانین مامۆستا کیش بەرهەمێکەیە ئایا کە ئازادی هەبیدی ئارامی دروست بیت یان ئەگەر ئارامی هەبیدی ئازادی دروست بیت ڕەنگە نەتوانین ئەو بەم شێوازە چۆنەڵێ ڕک حەدیە ئەوە بکەین بەڵام دەزانی ئەم دوانە پەیوەندیان بەیەکەوە هەیە پەیوەندیان بەوە هەیە تۆ نابێ فێڵێک هەیە دیکتاتۆرەکانی عەرەب زۆریان کرد بەعز کردی قەزافی کردی دەڵێ لەبەر ئارامی ئازادیەکانت لێ دەسەنمەوە نابێت سەحافە دەبێت لە سەردەمی ڕژێمە چیتە بوو لە سەردەمی ڕژێمە یەک تەلەڤیزیۆنتە بوو لە سەردەمی ڕژێمە دوو ڕۆژنامە ئەمنا قەومی وە ئاگەر لێ بوو بەو ناوەوە ئازادیەکانیان لێ زەوت کردبووی تەنان لە یەکێتی سۆڤێتی جارانش دەیگوت من ئازادی سیاسیت نادەمێ ئازادی سیاسیت نادەمێ بۆ ئەوی ئارامی هەبێ وانە ئەمە هەڵەیەکی گەورەیە دەبێت هەردووکی لە یەک کاتە هەبێ دەبێت مرۆڤەکان جوانە پەروەردە بکەیت تیان بگەێنی دەبێت ئازاد بن تا ئەو پەڕی ئازادی لە چوارچێوەی یاسادا و بەبەر پرسیارەتەکەی خۆتەوە بەڵام بەو ئازادیش ئارامی دروستکەی بەو ئازادیە ئارامی دروست دەست خۆش مامۆستا دیسان مامۆستا مەدوێت ببرسین پەیوەندی ناوبەرە نان و ئازادی و ئاسایشێ چ تشتە ڕاستە خوا سبحانه وتعالى فەرمی وەلتەنظر نەفس ما قدمت لغد باش ئەو غەدا ئەشێ قیامەت بێ ئەشێت چارێکێکی تر بێ و ئەشێ دەقەی تر بێ وانە کەواتە لێرەوە زۆر گرنگە مرۆڤ کە لەسەر ڕووی زەویدا دەژێت لە خەمی ئەوە دابێت لە ئێستاوە بۆ ئایندا لە ئێستاوە بۆ داهاتوو بزانین لە داهاتوو چی ڕوودەدا کە ئەزانیت لە داهاتوو چی ڕوودەدا ئەو کاتە تۆ پلان دائنی وەکو گوتم لە بەرنامەکانی پێشوودا دەوڵەتان زۆربەی زۆریان ئیشەکەن لەسەر پلانی 2030 بەڵێ 2030 دنیا چۆن دەبێ ئێمە چ دەکەین زۆربەیان کۆکن لەسەر ئەوەی لە ساڵی 2030 نەوت هیچ قیمەتێکی نامێت ئۆتۆمبیلەکان هەمویان زۆربەی زۆری ئەوروپا و ئەمریکا و ئاسیا بڕیاریانداوە لە 2030 ئۆتۆمبیل بکەن بە کارەبا تاقەکە بەدیل ئێکە کردیان بە کارەبا
چێ نەوت و بنزین و گازی ئەومانەیە کەس ناوێت کە نەیویست ئەو کاتە کەس دێت ناکڕێت کە نەیکڕی ئەم وڵاتە ئەو کات موچەی بەچی و ئەڕۆ بەڕێوە کەواتە نان قورئان چەند زۆر ناتوانین باسی بکەین چەند قورئان باسی ويطعمون الطعام إطعام مسكين وانە یعنی هەموو ئەم بابەتانە ويمنعون الماعون یعنی باسکردنی نان بەمانە فراوانەکەی یانی دابینکردنی قوتی خەڵک و موچەی خاڵێکی زۆر سەرەکی لە پێشینەیە هەر ئەوە پێداویستەکانەتی نەکڵێ مافە ئەمە لەگەڵیدا خۆبی ئازادی شەبێ سەردەمی ڕژێم یعنی ئەوەی کە پیاڵن فەردەیەکی برنجی 50 کیلۆی دەکڕی بە 3 دینار تەنەگەی ڕۆن تەکڕی بە 2 دینار یعنی چی نان هەبوو لە سەردەمی ڕژێم بەس ئازادی نەبوو لە دوای ڕاپەڕینە ئازادیمان هەبوو حسارمان لەسەر بوو نان نەبوو ئێستا کە لە نەبوونی ئەم بارودۆخە و نەوت و موچە و هەڵە و نەبوونی پلان و ئەم بابەتانە موچەدا ئەبەزێت چی ئەم جارە ئازادیت هەیە نانت نییە کەواتە دوانەی نان و ئازادی بە بەردەوامی ئەبێ پێیەکەوە بن ناکرێ بڵێ نانم هەبێ و ئازادیم نەبێ ئەوە چکە یەکێتی سۆڤێت کردی و تیاچوو ناکرێ بڵێ ئازادیم هەبێ بەس نانم نەبێ ئەوش ناکرێ کەواتە بێ نان و ئازادی هەبێ بۆچی نان و ئازادی هەبێ چونکە نان و ئازادی ئاسایش دروست دەکەن نان و ئازادی ئارامی دروست دەکەن ئەطعمەهم من جوع وآمنهم من خوف ئەم سێ کوچکەی بەیەکەوە نان و ئازادی و ئاسایش ڕەنگە بڵێن مەقالێکی یەک لاپەڕی ڕۆژنامەی لە ساڵی 95 نووسیومە نان و ئازادی و ئاسایش لە قورئاندا بله مامۆستا پێشی بچینە پرسیارە دوماهیکێک کە بزانین دێچەوە دوی سەردەمیدا ئارامیان نیشتیمانی هێتە پاراستن مەدوێتن مامۆستا پرسیارێکە دییا گرنگ کە ئاراستی جانابێتە بکەین ئەوژی نەها ڕۆژهەلاتە ناوید مامۆستا ململانە کە ئێک جار زۆر هەیە یا سیاسی یا ئابووری تەنانەت یا عسکەری هەندێک جارژی یا جڤاکی و حالەتی دەرونی ئەتێتەکردن و ناف کوردستانیژی ئەم vê çanda هەدبینین مامۆستا çarçevê vê çanda keme behs kirî dê çawa aramî dê durust bîtin nav vê komelgehê de ئێمە ئارامی بەوە دروست دەبێت کە ئەڵێن پێغەمبەر درودی خوای لەسەر بۆی وەسف کردین ئەمە کەشتیە کەشتیەکە بە کوردیەکەی ئەوەی پێغەمبەر فەرمووی کەشتیەکە وەکو بڵێ دوو قاتە قاتی سەرەوەی کۆمەڵێکی تیا و قاتی خوارەوەشی کۆمەڵێکی هەیە وانە ئەمانەی لە خوارەوەن پێغەمبەر وا دەفەرمێ پێغەمبەر وا کۆمەڵگەمان بۆ وێنا دەکات تەسویر و تەسەور دەکات دەفەرمێ ئەگەر کەشتیەک دوو قات وێ هەنێکیان لە خوارەوەن هەنێکیان لە سەرەوەن ئەمانەی خوارەوە بۆ ئەوەی ئاوی خواردنەوە بخۆن دەبێت سەرکەون بۆ لای ئەوانەی سەرەوە بڵێن ئەو ئاوەکەمان بدەنی ئاوەکە لای ئەوانەی سەرێ ئەمە تۆزە ڕێگەکە بە حاڵ دوورەکاتەوە ماوەیەکی بەسەرەچی ئەمانەی خوارەوە ئەڵەن ئەرێ خۆژێرمان ئاوە من لە ناو ئاو دەڕوین بۆچی سەرکەوینە سەرەوە هەردەقە بۆ لای برادەرانی سەرێ بڵێن ئاوەکەمان بدەنی با کونێکی تێ بکەین ئەو خۆن ئەڵێ ئەگەر کونیان تێکرد ئەوانەی سەرەوەش بڵێن جا حەقمان ئەوانەی خوارەوە کونی دەکەن ئەمە زیانی بۆ ئێمە نییە ئەوانەی سەرەوەش هەر غەرق دەبن نقم دەبن کەشتێکە نقم دەبێت ئەبێ ڕێگەیان پێنەدەن ئەو کەشتیان نقم کرد کەواتە ئەم پەیوەندی نێوان سەر و خوارە ئەوە پەیوەندیەکە کە پێی دەگوترێ ئەگەر چۆنەڵێ ئێستا پێی دەگوترێ پەیوەندی حکوومەت و پەیوەندی گەل خەڵک ئەگەر ناڕازیت لەوانەی سەرێ لە سەردەمی ڕژێم پێویستیت بە شۆڕش بوو چونکە ئینتیخابات نەبوو ڕاستە ئێستا کە 4 ساڵ جارێک ئینتیخابات لە کاتی خۆی دەبێ لە ڕۆژی هەڵبژاردنە ئەوانەی سەرێ بگۆڕ ڕەنگە هانەوان ئەو بیت کە بژنێ هەڵبژاردنەکە پاک نایێت ئەنجام ئەبێ بردورد ئەبێ هەڵبژاردنەکە پاکی هەڵبژاردنەکە چۆن پاکەکەی ئەڵێ ناوی مردووان و نازانم چی ئەوانی هەموو لێ دەرەکەمانە ئینجاڵێ ئەیکەم بە ئەلکترۆنی و لە ڕێگەی کارتی ئەلکترۆنی هەر داخلێکی ئەو دقەیە دەنگەکە دەستێکەوەتە ئەبێ میکانزمەکەی چاک کەواتە ئێمە دەبێت ئەم بابەتانە چاو لە ئەوروپا بکەین چونکە لەوانەوە فێر ڕاستە مامۆستاگەر زۆر کورتیژی بیتن ئاختنا پێغەمبەری صلی الله علیه و سلم کەمردکەتن من أصبح منكم آمنا في سربه معافا في بدنه عنده قوت يومه فكأنما حيزت له الدنيا چند گرنگ مامۆستا بۆ ئەڤڕۆ مسلمانێمە دیندارێمە ئۆڵدارێمە وێ چەندەهات مشکی خۆب نیتە ڕاستە یعنی ئەوە زۆر گرنگە کە ئینسان ئەو فەرمودێ بکەی بە کوردی ئاوای لێ دێکە ئینسان هەموو سپێدەیەک هەستا لە خەو هەستی کرد لە شوێنێکی ئەمینە ئەژێ و وڵاتەکەی لە ئەمن و ئەمان و ئارامیدا دەژێ ئەو جا تەندروستیەکی باشیشی هەبوو نەخۆش نەبوو ئەو جا خواردنی شەوە ڕۆژێکی هەبوو لەو ساتەدا کە ئەنەه هەموو دنیاهی ئەوە ئەمە ئەو ڕاستیەمان پێ دەڵێکە قورئان دەڵێ نان و ئازادی و ئاسایش نان و ئازادی و ئاسایش دەستخۆش مامۆستای بەڕێز دەمێمێ بەرەف دوماهیەکی تۆ مەدوێت بزانین چەوە ئەدوی سەردەمیدا ئارامیان نیشتیمانی دەهێتە پاراستن سێ خاڵی زۆر سەرەکی هەیە خوا سوبحانه وتعالى لە ڕوانگەی قورئان بۆ من باس دەکات یەکەمیان خوا فەرمووی سوبحانه وتعالى ولا تقف ما ليس لك به علم ولا تقف ما ليس لك به علم یعنی شتێک کە علمت پێ نەبوو نەتزانی باشتر وایە بڵێ نازانم قسەی تێدا نەکەی باشترە ئەو ئاەتێکە
ئەم قسەیە ئەچێتەوە بۆ چۆ لەم سەردەمە ئەم قسەیە ئەچێتەوە بۆ ئەوەی کە ئەمڕۆ لە باسی میدیا باست کرد وەکو گوتم لە ئەڵلقەکانی پێشوو یعنی من زۆرە گەڕێن بە دوای کتێبە تازەکانە ئەو کتێبانی کە ئێستا لە 2017 بینیومە یەکێک لەوانوتم ئۆڤەرلۆدە ئۆڤەرلۆد یعنی بە کوردی یعنی زیاد لە توانای خۆی ئەوە چییە میدیایە زیاد لە توانای خۆی کەناڵ و تۆڕی کۆمەڵایەتی و نووسین و چ زۆرە دەتوانن شت بلکێنن بە شتێکی ترەوە من لێرە قساکەم بەشێک لە قسەکەی منە بنەیکەنە پاڵ قسەیەکێکی ترەوە تێکە چی قسەکە کەواتە ئەمە هەمووی چییە ناڕاستی پیشانەدا علمی تێدا نیە قسێ ڕاستەقینە نییە کەواتە لێرە بۆمان دەرەکەوێ ئەمڕۆ وڵاتانی دەوروبەرمان خۆمان لە ناو خۆمان خەڵک ئەتوانێت زۆر بە ئاسانی لە ماوەیەکی زۆر کورتدا هەواڵێکی وادابنێ سەرتاپای درۆبێ تۆش بەڕاستی بگەی تەلفیق و تعظیف تۆ ئەشتوانی ڕەنگە بەڕاستی بگەی ڕەنگە بەڕاستی بگەی هەتا بۆیە ئەبێت چاوەڕێ بکەی ئەبێت چاوەڕێ بکەی کە بزانی اینجا ئەکون فاسقون بنەبەئین فتەبەینوا تەبەیونە بکەی بزانی ئەرێ خاوەنی قسەکە ڕەتێکاتەوە ڕەتی ناکاتەوە نیە کەواتە ئەمڕۆ وڵاتانی جیهان دەتوانن دوو وڵات بە یەکا بدەن شەڕ بە یەکتر بکەن دوو حیزب بە یەکترا بدەن دوو بنەماڵە بە یەکترا بدەن لە ڕێگەی ئەم جۆرە هەواڵانەوە کەواتە ئەمە زۆر گرنگە بۆ ئەوەی ئارامی هەبێ خوا سوبحانەهو وتەعالە پێمان دەڵێ بۆ ئەوەی تۆ دەستت نەبێت لە دروستکردنی پشێوی و نائارامی تۆ هەواڵی ناڕاست بڵاو مەکەرەوە با لە لای تۆوە نەبێت چونکە دوای تۆ بەرپرسیار دەبی و بەشت تێدا دەبێت خاڵێکی تر خوا سوبحانەهو وتەعالە لەسەر زمانی بێباوەڕان دەفەرمێ دەڵێ وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير لو كنا نسمع أو نعقل ئەگەر بمان بیستایە و جۆمان بگرتایە و عقلیشمان بەکار بهێنایە ناچوونە دۆزەخ تۆ بازە دۆزەخ بێنە بیهێنە بۆ ئێستا زۆرێک لە گرفتەکانی دۆزەخی دنیا چییە ئەوەیە کە جۆ ناگری کەسەکە جۆ ناگرێ کەسەکە بیر ناکاتەوە عقلی بەکار ناهێنێ پێش دۆزەخی ئەو لە لێرە دۆزەخ دروست دەبێت ئەو دۆزەخانەی کە مرۆڤایەتی تێ ئەکەوێت لە چی سەرچاوی گرتووە هیتلەر قسەیەکی گوتووە هەواڵێکی بە جۆرێ بڵاو کرێتەوە خەڵک بیری لێ نەکردەوە بە عقل بڵێ ئەم شتە ڕاستە یا ڕاست نییە 50 ملیۆن کەس لە دنیا هاتە کوشتن و هەموو بەو شێوازە ڕۆی مەبەستم ئەوە بۆ ئەمە جارێکی تر پێمان دەڵێ بۆ ئەوەی ئارامی لە کۆمەڵگەدا هەبێ ئاشتی لە کۆمەڵگەدا هەبێ ئەبێ زۆر وریابین ببیستین لە هەمان کاتە کە دەبیستین عقلیشمان بەکاربێنین ئەوە بۆ یە کتێبێک لەو بارەیەوە لەم لەسەر ئەم ئەساسە دەرچووە لەسەر ئەم دیاردەیە کە ئەمڕۆ خەڵک نابیستێ ئەگەر بیستیشی عقلی بەکار ناهێنێ کتێبێکی بە ناوی World Without Mind جیهانێک بەبێ عقل جیهانێک بەبێ عقل ڕوا بڕێ بێت ئەی نابێ بەس بووە ئەم هەموو شەڕ و شۆڕی کە دەیبینی ئەمانە هەمووی ئەمڕۆ دەبن بە کتێب قورئان ئاماژەی زۆر وردی لەسەر ڕوو بوو شت کە تێنە ڕوودان هەر عقل نییە دەرئەنجامی عقلێکی خراپ نییە من و تۆ وەکو چۆن دەڵێ قسەیەکی قەدیم هەیە دەڵێ ئەگەر قسە بێژ بەێ بێ عقل بوو با بیسەر عقل بێ مەگەر من و تۆ زۆر قسە دەبیستین بەس بۆچی دوای نەکەوتوین بۆچی وەک خەڵکێکمان نەکرد یا خەڵکێکی عقل بۆ ناکە دوجار هەمومان دەبیستین هەمومان بە دیار کەناڵەکانەوە دانیشتوین هەمومان لە تۆڕە کۆمەڵایەتەکان شت دەبیستین و دەبینین بەڵام عقل بەکارهێنانمان جیاوازە ئەوانەی عقل بەکاردێنن توش نابن ئەوەی عقل بەکاردێنن تووشی هەڵەکە نابن کە عقلی بەکار نهێنا و بیستی تووشی هەڵە دەبێت خاڵی کۆتاییم لەمە ئەوەیە کە لە ڕاستیدا زۆر بە کورتی خوا سوبحانەهو وتەعالە دەفەرمێ ئەم ئاەتە کورت کردوەتی بەپەن دەڵێ ڕیسەکەمان لێ مەکەرەوە بەخوری شتێکت ڕستووە کە بەردا تەشیەکە هەمیسان دەبێتەوە بەخوریەکەی جاران خوا دەفەرمێ لە قورئاندا کەلەتی نەقەضەت غەزلەها من بعد قوة أنكاثا وەکو ئەو ئافرەتەی کە تەشیەکەی ڕست و کردی بە ڕستی پاشان یەکسەر هاتەوە بوو بە خوری ئەمە جارێکی تر کتێبێک لەسەر ئەم فکرەیە لەسەر ئەم بوونە هەیە کە ئێستا باسەکە جەنەرەیشن ڕێڤۆلیوشن دەڵێ شۆڕشینەوەیەک دەڵێ ئەم شۆڕشانەی کەوا میسر و سووریا و یەمەن و چێ کردی چیان بەسەر خۆیان هێنا باشە ڕێزدار عەبدوڕەحمان سەدیق زۆر سپاسێتت کە مامۆستای بەڕێز گەلمەدابووی تا کوتایە vê xelekê berê bîner ڕێزدار vî awayî dihîne dumaya vê xelekê jî zor spas bû wên berêz ke bînerman bûn zor spas bû hevkarên rêzdar jî ke digelmetman dîbûn bibînim xêr û şadî heta xeleka kedî bigeyne fêk vesselam